بێت بەیانیتان باش بەیانێکی پڕ لە وزە پڕ لە تەندروستی و پڕ لە خۆشیتان بۆ ئەخوازم بەو هیوایك دڵێکی ئارام و ئاسوودەتان هەبێت. ئەم بەیانیە لەگەڵم بن بۆی کە کۆمەڵە بابەت باس دەکەین و بابەتەکان ئەتوانین بڵین لە بابەتی تەندروستی پێک دێت هەتا بابەتە کۆمەڵایەتەکان. جا بابەتە تەندروستیەکە پێیوەستە بۆی کە ئێستا ئێمە ناو هاوینین و لە هاوینانیشا مێژوو ئەو شتانە زۆر زیادەکات ئیتر ئێمە هەندێک جار مادە قڕکەرەکان بەکارهێنین. جا باسیەوەتان بۆکەم کە چییە ئەو کاتە باستان بۆکەم، بەڵام لەگەڵم بن بە گشتی بۆی کە بزانی بابەتەکانی ئەم بەیانی بەیانی 24 چییە، ئەوە لە هەر چەندانەیەکی بچکۆلە و کورتێک لە بابەتەکەتان بۆ باسکە لەگەڵ. هاوڵاتیکی خەڵکی ئاکۆیانی ڕواندز کە ئێستا دانیشتووی سۆرانە کەلوپەری سەردەمی مناڵی خۆی کۆکاتەوە لە ژوورێکی تایبەتە هەمووی کۆکردوێتەوە. ئەو ئەڵێت کە ئۆتۆمبیلی کوڕەکەی خۆی فرۆشتووە تا ئەم مۆزەخانەیە دروست بکات. کەم ئاوی کاریگەری لەسەر بەرهەمی باخداری گوندەکانی دۆڵی شاورێ دروست کردووە. جوتیارێکی نمونەیش دەڵێت کە کێشەی سەرەکی ئەوان بە بازاڕکردنی بەرهەمەکانە. گروپی نێودەوڵەتی پەڕ و ڕنگ لە هەولێر لە فستیڤالێکدا پێشەنگایەکی شێوەکاریان کردەوە و 43 شێوەکاری کوردستانی و عێراقی تێیدا بەشدار بوون. جا ئامانج لەم پێشەنگیان نیشتاندانی کولتوری ناوچەکە لە ڕێگەی ڕنگ و تابلۆکان. خولیای کۆکردنەوەی ئەو شتانەی کە کاتێک یان مێژوویەکی بەسەر تێپەڕیوە لە لای بەشێک لە خەڵک هەیە کە خولیایەکە حەزەکەن پەرەی پێ بدەن و ئەو شتانە کۆبکەنەوە کە مێژوویەکی بەسەر تێپەڕوو. جا هەندێک کەس هەیە ئەو شتانش کۆکاتەوە کە شتی خودی خۆین هی منداڵی خۆین. هاوڵاتیەکی خەڵکی ئاکۆیانی ڕواندز کە ئێستا ئەو دانیشتووی سۆرانە ژوورێکی 40 متری دروست کردووە کە تیا ئەیەوێت ئەو کەلوپەلانێکی سەردەمی منداڵی خۆیەتی هەمووی تیا کۆبکاتەوە. کەرەستەکانیش کۆنن. ئەو لە ژوورێکە مێژوویەکی دەوڵەمەندی کۆ کردوێتەوە کە لە پشت هەر کەرەستەیەک بێگومان بۆ ئەو چیرۆکێکی تێدایە. ماڵێکە و لە مۆزەخانە دەچێت. وەستا ساڵح تەمەنی بۆ 12 ساڵان بووە کاتێک بۆ یەکەم جار ساڵی 1970 لە ڕواندز ئەم ئامێرە دەبینێ و بۆ یاخی دەبێت. باوچی لەم نازە بێبەشی ناکات و بە پارەیەکی زۆر بۆی دەکڕێ. هەر ئەم ئامێرە دەنجێژ ئەو دەکات بە وەستایەکی کارامە. شریتە کچکە زراوتەنکەی ئەو دەنگە خۆشی لێوەدێ زۆر پێم تەعجب بوو. کردمەوە لەوی ڕا توانیم فکرێکی وەربگرم. بەرەبەرە هەتا چەند ساڵێک پێچ و زۆر جارام ئەگەر عەتڵێکی بەسیتی لێ پەیدا بەک و قایش و فلاوین و بەردی پیسە بوو ڕۆڵی پیسە بوو ئەم کردو خاینم مەکردو جارێکی کرد دەنجی چاکە بووە. 90 دیناری سویسری پێدا لە هەولێرێ. لە ژوورەکەی وەستا ساڵح دەیان کەرستەی دانسقە و مێژووی دەبیندرێ. لە نێویاندا ئەم شمشێرە دەگەڕێتەوە بۆ سەردەمی میر محەممەد فەرمانڕەوایی میرنشینی سۆران. ئەو شمشیرە بەکار هاتیە جەنگ و شتوانە پێکردە دیفاعی پێ لە خۆیان کردێ جەیشی ئەو سەردەمی پاشای. ئەو کە خولیا و عشقی کۆکردنەوەی ئەم کەرستە و ئامرازانە بووە ماڵباتیشی بە تەواوی هاوکاری بوونە و تەنانەت بەشتە کەسیەکانیشیان قوربانیان بۆ داوە. ئەو ژووری کە دروست کردی ئەوەش بە پێنجە یەک سیاری مندارێکم فرۆشتی کامل هەموو لێرە سەرف کردی تقریبا 90 وەرەقە بووە. وەستا ساڵح لەبارەی ئامانج لە کۆکردنەوە و بنیادنانی ئەم مۆزەخانەیە دەڵێت زۆر پێی دڵخۆشم کە توانیتن شتێکی وا بکەم ئەو شتە وەکو شتێکی ڕەسەنی کوردەواری بمینێت نەفەوتێن لە ئەو جیلەی داهاتوش بزانن ڕابردووی ئێمە ڕۆژانە بەو کەلوپەلە سادە بەسیتانە ژیانیان بەڕێ کردیە. لە نێو مۆزەخانەکەی وەستا ساڵحدا کەلوپەلی وای تێدا پاراستون کە 5 بۆ دەنەوەی تێپەڕاندووە. ئەمەیان زۆر کۆن نییە، بەڵام
بۆنەوەیە کە ئێستا بەشێکیان لە ژیان داماون و پێیان دەگوترێت جیلی ئاڵتونی پڕیەتی لە یادەوەری لە مەجلیسی خۆشی و ناخۆشیدا کە بۆنەوەی ئێستا وەک یادەوەریەکی ئاسایی دەبیندرێت. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران. ئەوەی کە جوانە لە کۆکردنەوەی ئەو شتانەی کە کۆنن ئەوەیە کە یادگاریان لەگەڵدایە و هەندێک جار هەیە کە لەگەڵ ئەو کەرستانەیە ژیانێکی خۆشت بەسەر بردو یاخود یادگارێکی تایبەتت هەیە بەبوونی ئەو کەرستانە ئەو یادگاریش بە هەمیشەی زیندوو ئەمێنێتەوە. جا بابین لەسەر بابەتێکی دیکە کازانی نستا کەم ئاوی هەیە وشکە ساڵی هەیە ئەم ساڵیش کەم ئاوی بێگومان کاریگەری هاتە سەر زۆربەی بستان و یاخود زۆربەی ڕەز و باخەکان باخەوان و جوتیارانی گوندەکانی جۆڵی شاورێ تا ڕادێکی زۆر نیگەرانن و ئەم کەم ئاویە کاریگەری کردوتە سەر بەرهەمەکانیان. محەممەد باعیز جوتیارێکی نمونەیە ئەو باس لەوە کات کە لە ئەزمموی خۆی لە بواری باخداری بیرێکی 180 مەتری لێداوە کە ئەم ساڵ وشکی کردو بەهۆی وشکە ساڵیەوە. ئەوەی زیاتر نیگەرانی کردوون ئەوەیە کاڵێ بەرهەمەکانمان لە کاتی پێگەیشتن وەک پێویست هەرە ناکە واتە کێشەی بە بازاڕکردن. باخەوانیش و فەلاحەتیش هەردووچیان ناچاریە کابرا کار و کاسبیەکی دیکە نازانێت و سەری لەوەی دەرناچێ و دەبێت ئەوەی بکاو پێی بژیە. یەکیان هیوایەتە، بەڵام ئەوەی هیوایەتە ئەو پێشکەوتنەی لە کابرای هیوایەت بە ساڵێکی دەبینی بە 20 ساڵ بە عمرێکی لە کابرای دیکە نابینی. سا هیوایەت کابرا مەسەلەن هیوایەتە هەرچی مڵک و ماڵی هەیەی سەرف یەکات و تەجوبەیشت نوێی لێوەرەگری لەزەتی لێ ئەبات ئیسیفادەش نەکا هەر بە دوای وەیە. بەڵام کابرای فەلاح کە ناچاریە ناچارە دەبێ و دوویکەوی بۆ ژیانی خۆی و دوویەکەوی جا فەلاحەت بڵێن باغداری ئەگەر هیوایەت بێ بەڕاستی تا من هیوایەتی منداڵیەمە ئەمن زەرەرکەم قازانچکەم هەرچی هەمە لەسەر باغی دانێم هەر باغم هەر پێخۆشە و پێم جوانە لێرەش نەبێ ناژیە. گوێزەکانی من لەبەرەوەی پانم کردوونەوە ساڵانە ناچینە سەرێ دای ناتەکێنین ئەوەی بەدەستی لێمان کردەوە بە چواردەوری ما باقی دیکەڵەکەیدا دێنینەوە لی دەکەینەوە جا لە جیاتەوەی بچێتە ئاسمان لێر چەندان کەس بەربەوە لە گوێزی مردووە. هەموو دارەکە بتەوێ پان بێ پانبوونی جیاوازە لێی گەڕێی بەخۆی هەڵچی هەڵدەچێ. جاو گوێزە بڵێن دارەکان بەعامم دارەکانم بەحام وانە لە کاتی بڕینێ لە کاتی هەڵپاچینێدا علمەکەیە دەبێت ئەو علمەی لێ بەکاربەی. مەسەلەن کە تو داری دەبڕی داری کە دەبڕی ئستا ئەو دارە کە دەیبڕی ئەگەر ئەو های ببڕی ئەو لقەی بۆ ژوورێ بێ لە هەر چواردەوری دارەکە خۆکۆ دەکاتەوە. ئەگەر بتەوێ دارەکە بڵاو بێ پان بێ ئالێرەوە بیبڕا کە لێرەوە بڕیت ئەو هەموو هێز دێتە ئەو سێ چوار کەڵانە ئەو هاپان دەبێ. ئەگە بتەوێ قیت بێتەوە یان کۆ بێتەوە ئەلێرەوە بیبڕا هەموو هێز دێتەوە ئێرە. ئەو لە هەموو دنیای کەمی کردو و ئێرەش هەر لە بەدەرنیە لە وڵاتەکانی دی و لە دنیای دی لێرەش ئاوی زۆر کەم کردو بە تایبەتی لە گوڵان ئاوی زۆر کەم کردوستان بیرێکی 186 مەتریم هەیە وشتی کردووە بۆ بەروبوومی بەڵێ تەسیری کردووە. بەڵام ئەگەر بەروبوومەکەی ما نەک وشکە ساڵی ئەگەر تەڕە ساڵیش بێ و بۆک ساڵی هەفتایەکانیش ئاو بێ بەروبوومەکەمان بەکەڵک نایە. کاکە گیانە من ماڵاتم هەیە کای گەنمم کڕیوە چیلۆی بە 400 دیناری. ئەو قسەی کە دەکەم خەڵکیش گوێی لێتی وەک من کڕیوێتی کای قەسەڵی کڕیوە بە 400 دیناری. ئەمن هەڵوشەم هەبوو ئەو ساڵ فرۆشتومە بە 400 دیناری. ترێم فرۆشتووە بە 350 دیناری و بە 300 دیناری. دەی ئەمن ئەگەر چیلۆیەک ترێ چیلۆیەکی میوەی چیلۆیەکی کام بۆ نەکا بەچی؟ لە سەرەتای پرۆگرامەوە باسیەوەم کرد کە ئەم بەیانیە بابەتێکمان ئەبێت سەبارەت بە
مادە قڕکەرەکان. مرۆڤ زۆر جار بۆ دوورخستنەوەی مەترسیەکانی مێر و زیندەوەر و هەروەها ئەو زیندەوەرانی کە زیان بەخشن بە تایبەتی ئێمەی خانمان زۆر لە سیسرک و لە ئەو مێروانە ئەترسین پەنا بۆ بەکارهێنانی دەرمان و ئەو مادە قڕکەرانە ئەبین کە لە ماڵەوە ئەتوانین ئەو مێروانی پێ دوورخینەوە بەبێ ئەوەی کە زانیاریمان هەبێت لەسەر چۆنێتی بەکارهێنانەکە یاخو مەترسیەکانی یاخود لەکوێ ئەبێ هەڵیان گرین و دەبێت لە دەستی یاخود لە بەردەستی منداڵان لا ببرێن چونکە منداڵان نازانن چونکە بەشێکیان هەیە هیچ بۆنێکیان نییە هەر ناشناسرێنەوە بۆیە حاڵەتی ژەهراوی بوونیش لەم مادانە زۆر زیاترەکە و مەترسێکەشی زۆر زیاترەکەات ئەمانوێ ئەم بەیانە گفتوگۆی زیاتر سەبارەت بەوە بکەین بۆ دایکانە کە هۆشیارتر بن یاخود ئەگەر کەسێک بەری خۆی کەوت لە کاتی بەکارهێنانی ئەو مادانە ئەوە دکتۆر زرار حوسێن پسپۆڕی هەنا و دڵ سەبارەت بە مادە قڕکەرەکان و کاریگەریەکانی لەسەر تەندروستی مرۆڤ ئەم بەیانی لەگەڵمانە بێت بەخێر هاتی دکتۆر زۆر سپاس سەلامەت بن سپاس دەکەین دکتۆر باسی ئەوم کرد کە ئەم مادانە بەشێکیشیان هەیە کە هەر ناناسرێنەوە جا بەگشتی بابزانین مادە زیان بەخشەکان بە کامانە ئەوترێن ئەوانی کە ئەناسرێنەوەی کرد ناشناسرێنەوە بانتان باش بانی بینەرانەیەکەی 24 باش ئەم مادە قڕکەرانە کە دژی زیندەوەرە زیان بەخشەکان بەکاردێنرێن چەند گروپێک دەگرێنەوە لە گرنگترینیان ئەم گروپەیە کە پێ دەوتێ ئۆرگان و فۆسفۆرەس یاخود گروپ مادەی تری تێدا وەکو کاربامێت کە ئەم مادانە لە شێوەی سپڕە هەیە لە شێوەی شلەمەنی هەیە بەکاردەهێنرێت بۆ لە ناوبردنی مێرو یاخود هەر زیندەوەرێک کە ئێمە مرۆڤ ئیزعاز دەکاتن لە ماڵەوە بێ یاخود لە ناو باخچەکاندا بێت ئەم مادانە لە ڕاستیدا پێویستە بە شێوەیەکی تەندروست وە زانستیانە بەکاربهێنرێت وەک هەر چۆن لە پاڵ مادەکەدا نووسراوە کە چۆنێتی بەکارهێنانی چۆنە باشە ئەوەی کە گرنگە لێرە بیزانین ئەوەیە کە هەموو مادە زیان بەخشەکان یاخود ئەوانەی کە مێرو زیان بەخشەکان لەناو ئەبن بۆ مرۆڤیش بە هەمان شێوە مەترسیدارن یاخود لە ڕووی پێکاتەوە مەبەستمەوەی بزانام لە ڕووی پێکاتەوە مەترسیان بۆ ئێمەی مرۆڤ چییە؟ ئەگە بە شێوەیەکی زانستی دروست بەکارهێنێت زۆر مەترسیدارن بۆی شتەکە بابەتەکە زیاتر ڕوون بێت ئەم مادانە هەمان ئەو مادەیە زۆربەی زۆریان کە لە ڕاستیدا ئێمە ئاشناییمان پێهەیە چۆن بە تایبەتی میلەتی کوردکە لە کیمیاباراندا دژی میلەتی کورد بەکار هاتووە دەبێت ئەوە بزانێ هەمان مادەیە بەڵام دۆزەکەی کەمترە ئەگەرنا هەمان شێوازی ئیشکردنی هەمان شێوازە بۆیە پێویستە بزانین ئەو مادانە بە دروستی بەکاربهێنین بۆی نەبتە زیانگەاندن بە مرۆڤ باشە ئەگەر وا بێت بۆ هەموو تەمەنەکان و بۆ هەموو کەسێک زیانەکانی وەکو یەک وایە بۆ نمونە بۆ منداڵێک کە بەری ئەکەوێت یاخود ئەیخواتەوە یان کەسێک بە هەڵەکە نازانێت ئەمە مادەیەکی زیان بەخشەوەمان تامی نییە بۆنی نییە بۆ هەردووکی وەکو یەک وایە یاخود نە ئەمە سیستەمی ئیمەنی لەشی باشترێکە کاریگەری کەمترە بێت گروپە کەسانێکن کە مەترسیان زیاتر لەسرە دەبێەوە بزانین بە تایبەت منداڵان لەبەرەوەی پێکاتەی خانەکانیان جیاوازە لە بەتەمەنەکان و هەروەها بە ساڵات چوان ئەمانش مەترسیان زۆر لەسرە ئەو ئافرەتانەی کە حملیان هەیە ئەمانش مەترسی زۆریان لەسرە و هەروەها ئەوانەی کە زۆر جار بەرکەوتنیان هەیە و ئاگیان لێنێ بۆ نمونە ئەوانەی کە ئیشی باغداری و باخچەوانی دەکەن ئەمانە ساڵانە ئەم مادەیە بەکاردێنن بەڵام ئاگیان لێ نییە کە هەموو ساڵە بەرکەوتنیان هەیە بۆیە کاریگەری درێژخانی لەسەر ئەمانە هەیە باشە ئەگەر بمانە باسی ئەوە بکەین کە بە چیا بزانم کە بۆ نمونە باخدارێکە کاریگەری هەبووە لەسەری پێوەی دەرناکەوێت هەموو ساڵێکیش بەکاریە هێنێت بۆ باخەکەی یان بەر شوێنێک کەوتۆ بەر شوشەیە کەوتۆ شوشەکەش دەستێک ئەبڕێ شوێنێک ئەبڕێ هەمان کاریگەری ئەبێت یاخود ئەبێ ڕاستەوخۆ بەرتکەوێت کاریگەری ئەم مادە قڕکەرانە لەسەر تەندروستی مرۆڤ بە دوو شێواز بەدیار دەکەوێت شێوازی یەکەم شێوازەکە کە بەری دەکەوێت لە هەمان کاتدا نیشانەی لێ بەدیار دەکەوێت بۆ نمونە کەسەکە کە بەرچاوی بکەوێت تووشی حساسی چاوی دەکات ئاوی لێ دێت سووربوونەوە یاخود بینینی لێڵ دەبێت هەر لە هەمان دەقە و لەماوە چەند کەمتر لە چەند خولەکێک ئەم حاڵەتی بەسەردادێت یاخود بڵێن کەمتر لە چەند کاتژمێرێک ئەگەر بەرپێستی بکەوێت تووشی خوڕان و هەڵاوسانی دەکات یاخود ئەگەر لە ڕێگەی هەناسەوە بێ کەسەکە تەنگە نەفەس و تووشی کۆخەی دەکات زۆر جاریش هەیە کە بیخواتەوە یاخود تەنانەت تووشی شانەوە سکچوون و هەروە هێڵنجمان دەکات ئەم کاریگەریانە کە بەری کەوت ڕاستەخۆ لێ بە دیار دەکەوێت ئەمە کاریگەری کورتخانی پێ دەڵێن
بەڵام کۆم ئەم باخچەوانانە کە چەند ساڵ بەکاری دێنێت کاریگەری درێژخایانی لەسەر ئەمانە هەیە بۆ نمونە پاش چەند ساڵێک لێ بە دیار دەکەوێت کە تووشی لاوازبوونی دەمارەکان بووە تووشی کێشە بۆ لە هەناسەدان هەروەک باسم کە داوانەی کە بەرکەوتنی چیمیایی پاش چەند ساڵێک ئێستاش دەناڵێنن بە تەنگە نەفەسیەوە یاخود کاریگەری هەیە لەسەر وەچە خستنەوە چونکە کار دەکاتە سەر هۆرمۆنەکانی لەشی مرۆڤ لە ئافرەتان و لە پیاوان ئەمانە کاریگەری درێژخایانە تەنانەت تووشی سەرەتان مرۆڤ تووشی شێرپەنجە دەکات لە مەودای درێژخایاندا بۆیە کاریگەریەکە کاریگەری کوردخایانمان هەیە لەگەڵ کاریگەری درێژخایان کوردخانەکە بە ئاسانتر دەناسرێتەوە لە ڕاستیدا چون کەسێک گەبەری دەکەوێت ڕاستەخۆ نیشانە لێەوە دیار دەکەوێت باشە ئەگەر بمانەوێت فریاکەوتنی سەرەتایی بۆ کەسانە بکەین کە بە شێوەیەکی کورتخایان ئەو مادە قڕکەرانیان مادە زیان بەخشەکان بەریکەوتووە ئەتوانین چی بۆ بکەین کەسەکە کە ئەم مادەی بەردەکەوێت زۆر گرنگە ئەم شوێنە یەکەم جار چۆڵ بکات لەوێ دوورکەوێتەوە چونکی لەناو هەوادا دەمێنێتەوە دووهەم ئاو سابوون بەو شوێنەدا بکات کە بەری کەوتووە ئیتر دەموچاوە دەستە پێستە زۆر گرنگە جلەکانی کە ئەم جلانەی سەرەوەی لا ببات چونکی مادەکە لە سەری دەمێنێتەوە چونکە حاڵەتە بۆ منداڵ ڕژاو بەسەریان لە شوێنێکا بۆ ڕژاو بەسەر ئاویان کردو بەسەر و ملیە بەڵام جلوبەرگەکە هەر بەو تەڕیە هەتا گەیانون یانەتە کلینیکێکی تایبەت سووتانوێتی جستەی سووتانواتە جلوبەرگەکەش فڕێ بدرێت زۆر ڕاستە جلوبەرگەکەی دەبێت لەبەر لابرێت هەم لەبەرەوەی کە کاریگەریەکەی لا ببرێت هەمیش لەبەرەوەی نەگوازرێتەوە لەم شوێنە بۆم شوێنە چونکە مادەیە دەمێنێتەوە تۆ کە لێرە بە جلوبەرگەکەەوە بیگوازەوە بۆ شوێنێکی تر دەگوازرێتەوە و هەروەها کە لە نەخۆشخانەش بەڕاستی دەرمانی تایبەت هەیە بەکار دەهێنرێت کە بە پێی جۆری نیشانەکەیە بۆ نمونە کە کەسەکە بەرچاوی کەوتووە یاخود خواردوویەتەوە یاخود کەسەکە کە کاریگەری کردوتە سەر هەناسا دەرمانی تایبەت هەیە دەتوانێت بەکار بهێنرێت بۆی باشە دکتۆر یەکێک لە فریاکەوتنە سەرەتایەکان کە ئێمە خۆمان لە خۆمانەوە یەکەین زۆر جاش بیستومانە ئەگەر منداڵێک خواردە بێتیەوە یان خانمێک ئەو مادانەی هەڵمژی بێت چکە هەندێکی هەیە ئەی ڕژیت چۆنەڵێ دووکەڵێگە کات کەفێگە کات ئەڵێن یەکسەر خێرا پەرداخە شیر بخۆ یان تۆزە ئاوی لیمۆ بخۆ بە مەرجێک تۆ زانی ئەو مادانە زیاتر ترشەڵۆکیان تایە وابزانم لیمۆکە زۆر مەترسی دارترا ئایا شیرەکەش بە هەمان شێوە هەردوو شێوەکەم بۆ باسکی بە نسبەتی تەنانەت خۆرشانەوە هەندێک کەسێ دەڵێ با بڕشێتەوە باشترە یاخود خواردنەوەی مادێک زۆر گرنگە لێرەدا ئێمە ڕێگری بکەینەوەی هەم نەخۆشەکە بڕشێتەوە هەمیش ڕێگری بکەینەوە هیچ شتێک با نەخوا چونکی کە دەخوا لەوانەیە بڕشێتەوە ئەم یەکێک لە کاریگەریەکانی ئەم دەرمانەوەیە کە کەسەکە لەوانەیە بڕشێتەوە پێی لیکێکی زۆر دەکات بڕشێتەوە تووشی سکچون بێت ئێمە نامانەوە لێرەدا بڕشێتەوە زۆر گرنگە ئامۆژگاریوانە دەکەین کە هەوڵ نەدەن خوان بڕشێنەوە یاخود با هیچ نەخۆن و نەخۆنەوە لەو کاتەدا تەنانەت کە دێتە فریاکەوتنیش ئێمە وەکو پزیشکانێک لە ڕێگا چارەسەریەکان ئەوەیە کە کەسەکە غەسلی مەعیدەی بۆ ناکەین لەم کاتەدا بەڵام بۆ نمونە کەسێک کە دەرمانێکی تری خوارد وەکو پاراسۆڵی خواردەوە بۆ هەر مەبەستێک بێت زۆر زیاد دەپێت ئێمە غەسلی مەعیدەی بۆ دەکەین بەڵام لە کاتی بەرکەوتن بەم مادە قڕکەرانە بە هیچ شێوەیەک نە غەسلی بۆ دەکرێنە هەوڵ دەدەین کەسەکە ئەمە لەبەرەوەی زۆر جارێکە دەگەڕێتەوە دیسان دەچێتەوە ناو ڕێڕەوی هەناسا کە ئەمە لە جاتی جارێک دوو زەرزیان بە تەندروستی کەسەکە دەگەێنرێت بۆیە بەرامبەرەوەدا ئێمە دەرمانمان هەیە بەکاری دێنێن دژی ئەم مادەیە کە دەتوانین زۆر بە سەلامەتر و بە ئاسانتر کەسەکە ڕزگاری بکەین باشە شێوازی هەڵگرتنیانە بێت چۆن بێت زۆر جاربینی ومانە بۆ ئەوەی کە سیسرک لە ماڵۆنە بێ یاخود مێرولە هەیە لە یەکێک لە خانەکانی ناو کاونتەرەکە کۆمەڵەشتی دیکەشی تایە ئەوەشی تایە کە ئەڵێ بۆچی ئەڵێن دەی خۆست قەباغی نراوەتەوە یاخود بە شێوەی سپرایە هیچ مەترسیەکی ئایا وایە لە ڕاستیدا شێوازی هەڵگرتنی ئەم مادانە زۆر گرنگە بە هیچ شێوازێک لە ناو ماڵدانە بێت یاخن تۆزە لە دەرەوە ماڵ بێت و بێ شێواز شوێنەکە بەرز بێت منداڵ ناتوانێت دەستی بەسەر ڕابگات تەنانەت ئەگەر بە زمانی خۆش ئەمانە بە زۆری بە ئینگلیزی لەسەر تۆ لە سەری بنووسی زۆر باشترە بۆ ئەوەی تەنانەت گەورەکانی جار هەیە لەیان غەڵەت دەبێت کە لە بیری دەچێتەوە لە بەرەو ساڵی جارێک بەکاردێت ساڵی دوو زەر بەکاردێت تۆ لە بیری دەچێتەوەمە چی تێدا چی تێدا نیە بۆیە زۆر گرنگە بە شێوازێکی تەندروست هەڵبگیرێت دوور بێت لە منداڵان بە شێوازێک دەستیان بەسەر ڕانەگات و ئەگەر بکرێتن لە ڕاستیدا ئەمانە یەک جار بەکار بهێنرێت و فڕێ بدرێت دواتر بۆ ئەوی لە بیرت نەچێتەوە کە ئەمە مادەیەکی ترە بەکاری بێنی و چونکە هەما قوتوی معتەڕی هەیە هەما قوتی زۆرجار هەیە عتری هەیە لێت تێک دەچێت لێت تێکەڵ دەبێ و لەوانە بۆ مەوەستێکی تر بەکاری بێنی
باش دکتۆر هەندێک کۆمپانیا هەیە کە ڕێکلام بۆ ئەوە ئاکات ماڵەکەت ئاوا بۆ نمونە مادە قڕکەرەکانی هێنین بۆ نەمانی مێرو و سیسرک و ئەوانە بۆنی نییە ئامە تا چەند دروستە و ئەگەر ماڵەکەمان بەو شێوەیە ویسمان پارێزگاری لە خۆمان بکەین لە مێرو زیان بەخشەکان تا چەندێک ماڵ بەجێ بێ هەڵین دواتر بگەڕینەوە بۆ ماڵەوە لە ڕاستیدا شێوازی بەکارهێنانەکەشی زۆر گرنگە تۆ بزانیت چۆن بەکاری دێنێ زیاتر ئەمانە دکتۆرەکانی ڤێتەرنەری لە ڕاستیدا قسەی لەسەر دەکەن بەڵام گرنگە کە تۆ بەکاری دێنی شوێنەکە ئەم بۆ ماوەی 24 سعات لە ڕاستیدا نەچێ ئەو شوێنە بەجێ بهێڵی هەتا بکرێتن زیاتر لە ناو ماڵ نەبێتن لە ناو باخچە و ئەوەکان بەکار بهێنێ شوێنەکە تۆزە کراوە بێت و هەروەها پاشان ئەو شوێنانە شتی خواردن وەمانەی لێ نەبێت چونکی هەمووی بەرکەوتنە وەگە بکرێت دواتر بشۆرێتەوە تەنانەت شۆردنەوەی ئەم مادانەش زۆر گرنگە لە بەتابەتیوانەی لە گوندەکانە زۆر تێکەڵی ڕووبارەکان نەبێت چونکی ئەمە دەگوازرێتەوە لە شوێنێک بۆ شوێنێک و هەروەها ئەگە بتوێت کاریگەریکی باشیش هەبێت وەرزەکە وەرزێکی مەسەلەن زۆر باراناوی نەبێت زستان نەبێت چونکی تۆ بەکاری دێنی و باران لی دەدا و کاتە کاریگەریەکەشی نامێنێت و هەروەها بەکاتی بەکارێنان زۆر گرنگە دەمامک ببەستێت دەستکێش ببەستێت جلکی قۆڵدرێژ لەبەر بکرێت ینی پێستت بە تاواتی داپۆشراوە بێت چاویلکە لە چاوبێت بۆ ئەوەی بە هیچ شێوازێک بەرکەوتنت نەبێت لەگەڵ ئەم دەرمانە باشە ئەگەر هاتوو کەسێک بەری کەوتە بوو بە ئاوی سارد خۆی بشوات باشترەکە و خێرا یاخود بە ئاوی گەرم بە زۆر جارە وترێت بە ئاوی گەرم زووتر لا ئەچێت بەڵام ئاوی ساردەکە بۆی کە کاریگەری سووتانی لەسەر نەبێت کاریان باشتر بۆ هەر بەرکەوتنێک کە ئێمە تووشی هەستیاری مامکە حساسیە باشترە ئاوەکە لەسەر ساردی بێنێک لەسەر گەرمی چونکی ئەڵاوسانەکە زیاتر دەکات کە لەسەر گەرمی بێت بەس گرنگەوە ئاوێک بەکار بهێنرێت ئەگەر گەرم نەبێ باشترە بە دڵنیایی بۆی تووشی زیاتر هەستیاری لەگەڵی پاقشکەرەوە بەکار بێن باشترە سابوون بەکار بێنرێت بۆی زووتر کاریگەرێکی لەسەر لا بچێت باشە ئەگەر کەسەکە خۆی ڕشایە ئێستا بەڕێزت ئاماژت بۆت کرد نامانوێت کەسەکە بڕشێتەوە بەڵام ئەگەر خۆی هاتوو ڕشایەوە بەبێ کە تۆ هیچ شتێکت بۆ کردو هیچ دەرخواردا بێت مەترسی زۆرترە مەترسەکەی زیاترە بە دڵنیایەوە چی بۆ بکەین لەو کاتە کە لە کاتی ڕشان بخۆی دەڕشێتەوە تۆ ناتوانانی ڕێگری لێ بکەی لەبەرەوەی یەک لەو میکانیزمانەکەم مادانە ئیش لەسەر کاریگەری لەسەر مرۆڤەیە ئەوەی کە کەسەکە دەڕشێتەوە لە ڕاستیدا هەروەک پێشتریش ئەمان بینیوە کەسەکە لەبەرەوەی میکانیزمی ئیشکردنی ئەم دەرمانەوە لیکی زۆر دەکات دەڕشێتەوە سوکچوون دەگرێت تووشی کۆخەت دەکات تۆ ناتوانانی ڕاستی ڕێلەوە بگری بەڵام کە نەڕشاوەتەوە هەوڵ نەدەی خۆی بڕشێنێتەوە باشە شتێکی دیکە کە زۆر گرنگە ئەوەیە کە تووشی سکچوونە بێت تا چەندێک ئەم سکچوونە بەردەوامە بێ بەچی ئابزانین ئەگەر کەسەکە ڕشانەوەی نییە بەڵام دڵتێک چوونی هەیە وە سکچوونیە بەچیە بیزانی کە ئەمە بەهۆی مادەیەکی قڕکەرەوە وای لێ هاتووە تا چەندێ بەردەوامە بە نیشانەکانی چی خۆی گرنگترین شت بۆ پزیشک بۆ ستافی توبی ئەوەیە کە کەسەکە خۆی دەڵێ منم دەرمانە بەکارهێناوە لە ماڵەوە ئەم لە ماوە 24 سعاتدام دەرمانە بەکارهێناوە بۆ ئێمە زۆر گرنگە کە دائیمە نەخۆش دێتە لای پزیشک قسەی لەگەڵ دەکەین ئەمڕۆ چۆن بووی چیت لێ هات چیت بەکارهێناوە چیت خواردووە تەنانەت چیت کردووە ئەو کەسەکە ئاماژە بەوە دەکات ئێمە لێرەوە فکرەیەکمان دەوێت کە ئەم کاریگەری ئەم دەرمانەیە لە سەرەتی بۆیە تووشی ئەم حالەتە بۆ دەنا سکچوون زۆر هۆکاری تری هەیە زۆر جاریشە لە ڕاستیدا کە کاریگەریەکە درێژخایان بێت کەسەکە لەوانەیە هەر لە بیری نەبێ هەفتەیەک پێشتر ئەم مادەیە بەکارهێناوە بۆیە ئێمە پشت بە تەواوەتی پشت بە قسەی نەخۆشەکە دەبەستین و هەندێک جار پشکنینیش هەیە ئی خوێن بەڵام تۆزە زەحمەتە لێرە دەتوانێت دەستنیشان بکرێت کە ئەم کەسە ئەم مادەی بەکارهێناوە. دکتۆر زرار حسێن سپاس دەکەین ئەم بەیانیە وەکو پسپۆڕێکی هەنا و دڵ بەڵام سەبارەت بە مادە زیان بەخشەکان و مادە قڕکەرەکانی مێرۆکان لەگەڵمان بووی زانیاریت پێداین سپاس بە ڕێنماییەکانت. سپاس بۆ ئێوە بۆ هەموو لایەک. سپاس. دەچینە سەر بابەتێکی هونەری کە باسی گروپی نێودەوڵەتی پەڕ و ڕەنگتان بۆکەم لە هەولێر کە فستیڤاڵێکیان ئەنجامدا و بە هەمان شێوە فستیڤالەکە پێشەنگایەکی شێوەکاری بوو. ئەم گروپە 43 هونەرمەندی شێوەکار تایدا کارەکان یاخود کارەکانی خۆیان نمایش کرده بوو تابلۆکانی خۆیان نمایش کرده بوو کە لە پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان و هەروەها نەک ئێرە بەڵکو لوبنان و سووریا و هونەرمەندانی سعودیش تایدا بەشداریان کرده بوو. 43 تابلۆ لەو پێشەنگایە نمایشکرا کە گزارش بوو لە کللتوری ناوچەکە و ئامانجیان نیشاندانی کللتوری ناوچەکانیان بوو لە ڕێگەی کێشانی وێنە و ئاشنابوون بە کارەکانی یەکتر و نزیک بوونەوە و بەهێزکردنی پەیوەندیەکانی نێوان هونەرمەندان لەو ڕووەوە.
تشارك بالعمليات هذا ريشة ولون العالمية أسست لنشر الجمال. ئەمە گروپی ڕیشەیە کە لە سەرانسەری جیهان بۆ نیشاندانی جوانیەکانە لە ڕێگەی تابلۆ. لە سەرەتادا تەنها لە پەرستگاکانی عێراق ئەو ڤیستیڤاڵانەمان دەکردەوە و بەشداری 7 ڤیستیڤاڵی نێودوڵەتیمان کردووە. هونەرمەندانی کورد بەڕاستی لە کارە هونەریەکانیان داهێنان دەکەن. بەردەوام لەگەڵمان هاوکارن بۆ ئەوی ئەم گروپە بەرەو پێش ببین. ئێمە لە سووریا و سعودیە و لوبنان بەشدار بووینە. ویستمان جێدەستی کارەکانمان لە هەولێریش هەبێت. بهذا العطاء لنشر الجمال باختيار المحافظات العراقية ومشاركتهم ودول عربية أيضا. من هولير زور خوشم دوي بياني باش باللغة الكردية اليوم في هولير الجمال في هولير ئەمڕۆ لە هەولێرین ئەو هەولێری کە داهێنەری ڕۆشنبیریە لەسەر خاکیاشتی زۆر دڵخۆشی جوانترین شت لێرەوەیە هەمومان لەژێر چەتری هەولێر کۆبووینەتەوە ئەو پارێزگا گەورە و ئارامەیە من لێرە هەوڵم داوە ژنێکی عراقی نیشان بدەم وەکەل توور و دابوونەریتی ناوچەکەی خۆم نیشانەدەم لێرە ڕەنگی جیاواز و کاری جیاواز نیشان دەدرێن دەمانەوێت جێدەستی کارەکانمان لێرە هەبێت. صورة الباك جراوند هذا العمل عبارة عن الرقي وأجواء الصيف الحلوة. بەو تابلۆیش کە بەشداریم کردو نیشانەی هێز و خۆڕاگری و ئازایەتی ئەسب یعنی هاوڕەیەکی باش کورد بووە لە ڕۆژە سەختەکانی بەکەڵکی هاتووە لێرەدا ئەو خۆڕاگریەی کە لە ئەسپەکە هەیە لە ملەتەکەشدا ڕنگدانەوەیدا تێدا دیوە. ناو بابەتە کۆمەڵایەتیە بەجێ بێڵین بین لەسەر بابەتێکی بابەتە هونەریە بەجێ بێرین و بین لەسەر بابەتێکی کۆمەڵایەتی کە باس لە نیشتەجێبوون لە شوقا ئەکەین یاخود لە ئەو باڵەخانانەی کە ئێستا هەیە ئەبینین کە لە هەرێمی کوردستان پەرێکی زۆر دراوە بە دروستکردنی شوێنی نیشتەجێبوون لە شێوەی باڵەخانە و شوقا بەڵام لەگەڵ کە ساڵانە باڵەخانێکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە کەمتر خەڵک ڕوو ئەکاتە باڵەخانەکان یان کەمێک لەمەوبەر کە من ئێستا میوانەکان بە ئێوە ئەناسێنم ئاریە هاوار توێژەری کۆمەڵایەتی بەخێرهاتن یەکەم کە لەگەڵمایە بەخێر بەی سەرچاو باسیەوەی کرد کە ئەم وتیان و ئەڵێن زۆر کاریگەری هەیە لە سەرمان ئەڵێن شوقە خۆش نییە ئەڵێن باڵەخانە دڵتەنگە دکتۆر بەخێر بێ و بۆچی زۆر سپاس بەیانیتان باش بەیانی هەموو بینەران باش بیسەران باش ئێمە هەروە ڕاهاتوین بە حکمی ئەوەی ئێمە بوونەوەرێکی کۆمەڵایەتین زۆر کات کە چاوەکەیتەوە لە ناو خێزانێک لە ناو کۆمەڵێک خەڵک چاو دەکەیتەوە کاتێک فێری ئاخاوتن و قسەکردنیش دەبی
هەر لەوانەوە فێر دەبی و دواتر دێ ناو سەبر گەورە دەبی و دێ ناو کۆمەڵگا بە بەردەوامی گوێمان لەو شانە دەبێ و دووشەیە دەڵێن وایە ئەگەر ئەو بیکەینەوە پرسیار بڵێن بۆکەی بزانین وڵاهی ئەڵێن یان وڵاهی وایان وت ئەو ئەڵێن وتیانە بە بەردەوامی ممکنە هەنێک جار لە هەنێک شوێن پێویست بێت یاخود سۆک و سەرچاوەیەک دەڵێن ئەگە پرسیاری لێ بکەیت دەڵێ فلان سایت یان فلان کەس یان فلان شوێن یان فلان وتێتی ئەوە هۆکارەکە شێتی کە کاتێ هۆکارەکەت پێە ئەو دووشەیە دەکرێ تو ئیشی پێ بکەی و یاخود مامەڵی پێ بکەی بەڵام ئەگەر بێ سەر خودی بابەتەکە نە تو لەبەرەوەی هیچ سەرچاوەیەکت نییە خود ئامارێکی وردت لەبەر دەست نییە بۆی هۆکارەکەیت پێ بڵێ بۆ دەڵێن یاخود بۆ وتیان بۆیە ئەمە هەر وشەکە بەکاردێن ئەگەر واز بینی لە ئەڵێن و وتیان بینە سەر باسی و کەسانی کە بەتەمەنن زۆر دوور نەڕووین بۆ نمونە باوکی من کە بێت بۆ سەردانی من هەر زۆر خۆی ڕاگرێ 7 ساعت خۆی ڕاگرێ لە باڵاخانە و لە ناو شوقەیە کەسانی بەتەمەن کەمتر تااقەتی ئەو شتانێ بەمەرجێ خزمەت گوزاری زۆر باش هەیە لە باڵاخانەکان باخچەی تێدایە مارکێتی تێدایە بۆچی کللتوری ئێمە وایە کە ناتوانین ڕابین لەگەڵ ئەوە جەنابەت باس نمونەت لەسەر خۆت هێنا و دوای باسی کللتورت کرد ئەو خۆی یەکێک لە ئۆکارەکانی ئەوەی کە ئێمە شتێکمان ناوێ ئەگەر ئێمە لەبەرەوەی قسەکەمان لەسەر باڵەخانەیە با بڵێن خودی باڵەخانەکە ممکن هەنێجا باڵەخانەکەشی بدەیە ئامادە نەبێ ینی نەک خودی ژوورێک بیانەکە لە نایە بۆ لەبەرەوەی ئەمە یەکە لە بربەستەکان ئەمە ئەگەڕێتەوە بۆ کولتورەکە ئێمە فێر کراوین مەسەلەن بە بەردەوامی وتراوە کاکە چیەکەی لە ژوورۆ دانیشتە بڕۆ دەرەوە یانەوە چیەکەی هەر خۆت لەو پەنایە ناوە یاخود هەر لەو شوێنە ئەم کولتورە وای کردووە زاڵ بین ینی وای کردووە زاڵێکی تاو بێ بەسەرمانە بۆی کە نەتوانین مەسەلەن زۆر کات لەگەڵ گۆڕانکارەکانە خۆمان گونجاندن دروستکەین یا خۆمان بگونجێنین بە بەردەوامی کە چاومان کردوەوە مەسەڵەن هاتووینەتە دەرەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی ممکنە باوکمان یان باپیرەمان مەسەلەن ئەگەر لە گوندەوە پیاوێن گوند تا هەنێک جار شوورێشی نەبووە دواتر کە هاتۆتە ناو شارەکان شوورەی هەبوو بەڵام لە خانوویەکی شەرقیە ینی خانوویەکی ئەها دوو ژوورێک و زیاتر بایەخ بە حەوشە دراوە بەڵام تو هەر سەبردەی ئەو هەست لەبەرەوەی تەمەنەکەی بەرەو سەرتر دەڕوا هەست دەکات نیزیکە بێتەوە لەوەی کە شتێک دڵی دەگرێت دڵی تونەکە ممکنە بڵێ بۆ دڵت تونە بێ نەزانێ بۆ هۆکارەکەی چیە بەڵام ئەگەر تو بێی تەماشا بکەی خۆتوانێەوەی کە بەسا حەزم لە حەوشەیە خۆتو لە خواری باڵەخانەکە دێ خوارەوە حەوشەی لێ شوێنی کراوەی لێ ممکنە شوێنی ئێستا زۆرێک لە شوێنەکان با بڵێن شوێنی وەرزشی لێە شوێنی نافورەی لێ با بڵێن بازاری جوانی خنجیلانەی لێ ینی هەموو شتێکی لێ کەواتە هۆکارەکەی ئەوەیە کە لە لای ئێمە شوقا مێژوێکی زۆر کۆنینی هەر زۆر بگەڕێنەوە ڕەنگە بۆ هەشتاکان بگاتن پێشتر نەبووە دقیقاً بزەبێت هەر ئەوەی بەبیری ئێمە دێ یاخود ئەوەی بەکارهاتوو هەر وا بووە بەڵام ئێستا سیرکەین بەراوردکەین زۆر زیادی کردووە ینی ئەمە ئەو دیۆیشی تەماشا بکەین بەڵام ئەوە لەگەڵ ئەو جیلانە دەگونجە کە زیاتر ئێستا با بڵێن و ماوەیەکیش هەنێک جار ئێمە هاوتیان و دەڵێن لە شمعی شوقە باش نییە شمعی شوقە جوانیە یاخود با بڵێن باڵەخانە ئاوایە ئەنی شتەکان زیاتر شکلین زیاتر ناوەڕۆک نین یان ڕاستیەکانیان زۆر لاوازە ئەگەر بوونشی هەبێ بەڵام لاوازە ناکرێت و شوێنێک بکەین نمونە بۆ شوێنی گشتی بۆی کە مەسەلەن شوقەیەکی تەندروست نییە یاخود شوقەیەکی مەسەلەن لە ڕووی کۆمەڵایەتیەوە باش نییە یان خەڵکەکەی ناوی لەگەڵ ڕێزمە مەسەلەن دروست بەڵام ناکرێت من بێم 99 شوقەی تر یاخود 99 باڵەخانەی تر بیکەمە قوربانی یەک باڵەخانە بۆ ئێمە زۆرتر زۆر کات وەکو تاک فۆکسمایان چاومان لە شوێن شتە ناشرین و ناخۆشەکان دەبێت وەک لەوەی کە گەشتبینتر بیر بکەینەوە یاخود مامەڵە بکەین باشە کاک ئاریشتێکی دیکە هەیە ئێمە باو باپیرانمان خۆیان بەدەستی خۆیان خانووکانیان دروستە کرد متمانیان هەبوو دیوارەکە ئەوەندە ئەستورە من ئەزانم چاڵێکم بۆ لێداوە بۆ ئاوەڕۆکەی فڵان و ئەمە ئێستا کەمێ متمانە کەم بۆتەوە سەبارەت بەوە ئەڵێت شوقا یەکسەر سەرەکەی دیوارەکەی تووشی تەڕەشوحە بێت یاخود کوالەتی بەگشتی بە ئاوها باسیکەم کوالەتی باش نەبوونی شوقەکان ڕەنگە یەکێکی دیکە بێت لەو هۆکارانی کە خەڵک حەز دەکات لە شوقەیە بژی ئێمە ئەمانوێت باسیەوە بکەین ناڵێن شوقە باشە خان و خراپە یان خان و باشە شوقە خراپە بەڵام ئەمانێت ئەوە بە کللتور بکەین
بەخۆی ئەو دەقیقەن ئەوەی جەنابەت ئاماژەت پێ کرد ئەو بەشێکی ترە بەڵام ئەو ممکنە زیاتر بچێتە بواری جێبەجێکاریەوە مەسەلەن ئایا تا چەند باخی پێداوە مەگەر بین تەماشای ئەو دیوە بکەین تووەرە قاتی یەکەمی شوقەکە بڕوخێن هەموو شوقەکە دەڕوخێ منەگە بێم تێڕوانینی من ینی دیدگای من بۆ شتەکان ئەوا بێ ینی تۆ بەردەوامی لە ژیانێکی ئالۆزای ینی نیشتە جێبوونت ئەگە بێ ئەو هەموو بیرکردنەوە لەگەڵ خۆتبەری تو بە بەردەوامیشەوە خەوت لێ ناکەوێت تو بڵێ شتێک لە شوقەکە نەدا من بەرنەبمەوە دوو بڵێ باەک نیاو شوقەکە بڕوخێنێ بە بەردەوامی ئێمە ترساوین ینی ترس بەشێک بووە لە ژیانی ئێمە کە لە ترسێکی ئاسایی نا چون هەموو ترس شتێکی زۆر ئاسایی بۆ هەموو تاکێک بۆ هەموو کەسێک بۆ هەموو شوێنێک بەڵام کاتێک کە ئێمە دێین ترس دەبێتە بەشێکی ژیان ینی لەگەڵ خواردن خەوتن دانیشتن ڕۆیشتن ینی سەریێشێت لە هزار چ نەخۆشیەک باوە ئەمڕۆ دەڵێ وابزانام ئەو نەخۆشیەم گرتووە بۆیە سێرەکەی کە دێ سەر باڵەخانەیەک بە هەمان شێوە ئەوەنە دەڵێن وڵا فلان باڵەخانە ڕووخاوە ئەوەی زیاتر گوێ بەکاردێنین بۆ پرۆسەی ژیان ینی ناین با بڵێن لەگەڵ ئەوەی کە هەیە دروستە و بڕۆین مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئێمە لە وڵاتێکی ئێمە موسڵمانین وڵاتێکی موسڵمانی ناینەوە شتێک قەدەر هەیە نابێتی هەرەوەیە بەڵام لە ڕووی کوالێتیشەوە ڕاستە من لەگەڵم بەڵام ئەمە بەشێکی زۆر نییە لەوەی کە ئێمە پەراوێزی باڵەخانەکان بکەین بڵێن تەنها ئەمە بەشەکەمە و زۆرەکەشیەوە باسەکەن بەڵام لێرە ئەواڵین کە جگەی خۆشحاڵیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا چاودێری داناوە لەسەر دروستکردنی شوقەکان لە هەرکوێک دروستەکە و چاودێرێکی تەواو ئەکرێ بۆی کە بە کوالەتێکی باش و لە ماوەی ئەو کاتی کە دایانناوە بدرێتە دەست خاوەنەکانیان بابینە سەر بابەتە کۆمەڵایەتێکی کە زیاتر ئێمە گرنگی پێین بەشێک لە خەڵک هەیە ئەوەندە خەڵکێکی کۆمەڵایەتیە تەنانە دەزانێت دراوسێکی خزم و کەسوکاری دراوسێکەشی ئەناسێت بوونە بە یەک عایلە لەگەڵ یەکتریا جاران کاساوسامان هەبوو کاساوسا بۆ یەکتری ئەبن پیازێک نەمایە لە ماڵ دراوسێکە پێیاتەکرد بەڵام ئێستا لە شوقە پیازێک نەبن هەتا پیاوی ماڵەکە هێتە تۆ هەر بەبێ پیازە بێنیتەوە یا خانووی ماڵەکە مە بەستمەوەیە لە ڕووی کۆمەڵاتێکەوە هەندێک کەس هەیە وازانین لە ڕووی کۆمەڵایەتەکەی شیەوە بۆی ئەستەمە کە بتوانێت ناو شوقەیە بژی هەر ئەوەنەی بەیانیان دەرەچێت سڵاو ئەوە ناو مەسعەدەکە یەکترێبی یاخود ناو ئاسانسۆرەکە یەکە بینن ئایا ئەمە کاریگەری هەیە ئێمە توانین ناو شوقەش هەمان ژیان کە لە دەرەوە ژیان لە ناو شوقەش بژین هەمسان دەگەڕێنەوە بۆ شێوەی پەروەردەیەکەی ئەو شێوەی کە پەروەردەیە فێر بووینە مەسەلەن ئێمە کاتێک هاتووینەتە دەرەوە ئەوەی کە جەنابەت باش کرد جاران پەیوەندێک کۆمەڵایەتەکان خۆی فراوان بوو ینی خەڵک جاروها بوو لە شارێکەوە دەچۆ شارێکی لە گەڕێکێکەوە وەسائلەکانیش نەبوو ینی گەیاندنیش نەبوو بەڵام بە پێ دەچوە ماڵە خزمێکی ماڵە دراوسەکانی ماڵە جیرانەکانی هەموو یەکتری دەناسی ئێستا گەرەمە واز لە نهۆمەکان با بڵێن باڵەخانەکانیش بێنین لە خودی گەڕەکەکانیش تقریبان خاو بووتەوە ینی زۆر کەم بووتەوە ممکنە لەوێ تێدەپەڕی یەک دوێک لە گەڕەکەکە بناسی بەڵام ئەوەی کە پێداویستیەکت هەیە و بڕۆی لە بێنیت یاخود لە دەرگاکەی نەدەی بڕۆیان زۆر کات خەڵک منداڵەکانی خۆشی دەسپارت بە جیرانەکانی نەک کە سوکارەکەی جیرانەکانی بۆ چون ئەو تێکەڵیەی هەبوو ئەو تێکەڵ بوونش چەند نزیکە بیتەوە پەیوەندە کۆمەڵاتەکان هوردەکاری زیاترت بۆ ئاشنا دەکەن بەڵام ئەوەی کە بڵێن وەڵا لە باڵەخانێک ممکن ئەمە بەشێک بێ لە هۆکارەکان لەوەیە لە تێڕوانینی ئێمە بەشێک بێ لە هۆکارەکان بەڵام ممکنە خەڵکانێکی شەبن لە باڵەخانەکانان بە بەردەوامی ڕۆژانە نەکە یەکتری دەچون بۆ شوێنی تر هەن کە کۆی دەکاتەوە شوێنی مەسەلەن وەرزشکردنە هۆڵی لە جوانیە باخێکی مەسەلەن جوانە باخچەیەکی جوانە یاخود مەسەلەن شوێنی دانیشتنێکە کافتریایەکی تێدایە ئەمانە بۆ خۆی دەبێتە تو لە شقەی چەنی ئەو لە شقەی چەنە لێرە ئەو چکراوە لێرە بۆ جیاوازی بینی ئەو کۆکردنەوەی لە یەک شوێنێکە شتەکانیان کۆ کردوێتەوە ئەگەرنا پەرتەوازیان یعنی ئەمە نەبووتە هۆکاری ئەوەی پەیوەندە کۆمەڵایەتەکانی خۆمان ئێمە بپچڕێنین ئەمە ڕۆژگار وای کردووە بۆیە هەنێک جار ئەها ناڵم ئێمە بیانویەک بۆی بۆ بێنینەوە لای من ببوورە ناتوانم لە بەرەوەی لە باڵەخانەیەکا دەژیم ئەمە هیچ پەیوەندی بەوە نییە کە من مەسەلەن نێم مەرحەبای جەنابەت بکەم یاخود سەردانی جەنابەت بکەم یان جەنابەت بەسەرکەمەوە و بە پێچەوانەوە یعنی ئەو کاریگەریەی نییە بیکەینە بیان و بەڕاستی بۆ دروستبوون و یاخود بەردەوامبوونی پەیوەندی کۆمەڵایەتەکان بەڵام وەکو بیانوویەک ئیتر ئەمڕۆ ئەومان بەدەستەوە بڵین جیاوازی بینی ئەوە شتەکان ئەوانن ئەگەرنا لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتەکانەوە باتر ئەسەن ئێستا سایل ئەوەنە زۆر بۆ لە ڕێی خۆت ئەپلیکیشن داگری و دەینێری
هەموو شتەکان بۆ دێتە بەردەم ماڵ ینی ئێستا وایە بەڵام ئەگەر ئێمە بین تاکەکان بەراوردکەین زەحمەتە ئەوان بێن قبوڵی ئەم شتە بکەن بڵێن ڕاستە ئەڵێ بەڵێ ئەمن ڕاستە ئەوانی کە دێڵێ هەمووی باوەڕم پێێتی هەمووی دروستە هەمووی هەیە بەڵام بۆ من هەر ئەوها خۆشترە کاگاری باڵەخانە ئەگەر وا بێت کاراسانی زیاتری کردووە باسی بازاری ئۆنلاینت کرد کە ئەگەر تۆ بدویستە شتێ بکڕی ئەبایە بدوتە مۆلیدەکە زانی بەلای مۆلیدەکە کۆڵانی فلانەکە پێچەکەیتەوە بەدەست ئەمەی ساوەی ناوێت پێویست بۆ ناکات فلان شەقام فلان تاوەر ڕژمارە ئەوەنە نهۆمی ئەوەنە وا تاتوانین بڵێن کە کار ئاسانی زیاتری شکات بێگومان هەر زۆریش کار ئاسانە چون ئێستا بۆ خۆی بە ناڵێم ئەم تۆڕە کۆمەڵایەتیان زۆر شتیان ئاسان کردوێتەوە بۆ نمونە تو یەکسەر لۆکیشنی خۆت یان شوێنی نیشتە جێبوونی خۆت دەنێری ئەو دێتە بەردەم دەرگاکەت بەڵام کە کاتێک جەنابەت دەڵێ فلان شوێن بوو چون هەنێک لەو شوێنانە خزمەت گوزاریانە ممکنە کە داوا دەکەی دەڵێ لە چ گەڕێکێکە چون ممکنە نەیبێت سەرڤیسی نەبێ یاخود خزمەت گوزاری بۆ شوێنە نەبێت بەڵام بۆ ئەوێ یەکسەر دیارە ینی وەکو عینوانێکی ڕسمی لێ هاتووە ینی دەتوانی شوێنی تری پێ بناسیێنین لە ڕێی ئەو لۆکیشنەوە یاخود ئەو باڵەخانانەوە و دواتر سیمایەکی تا حدێکی زۆر بەڕاستی جوانە لەسەر ئەوە شتێک بڵێم کەواتە ئەگەر وا بێت ئێمە تەلەوت سەمعیمان هەیە پیسبوونی ژینگەی لە ڕووی دەنگەوە پیسبوونی بینینیشمان هەیە پیسبوونی ژینگەی لە ڕووی بینینەوە کاتە ئەتوانین وەکو دوا پرسیار شوقەکان پارێزگاریەکەن لەو پیسبوونی ژینگەیە بۆ بینن سیمایەکی جوانتریشە بێگومان تۆ ئەچیە باڵەخانەی پێنجەم چەند بەسەرترەکەوی دنیا جوانتر دەبین ینی تو زۆرتر لە شتێک دەبینی تو لەکوێ لێرە تو بەس حوشی خۆت دەبینی کە دەچیە شوخەکە زۆر دنیا دیترترە بی ئەگەر لە شوخەکان ئەها دروست کرابێن دووسێ لای پەنجەرە بێ تو جارێک دەتوانانی ئمڕۆ لێرەوە تەماشای دنیا بکەیت جارێک دەتوانین لێرەوە تەماشا بکەیت جارێکتر لە دیوێکی ترە من لە ڕووی دەرونیەکەیەوە لە ڕووی تەندروستیەکەیشەوە دەقیقەن تو زۆر کەمتر گوێت لە دەنگە بێ زۆر پیسبوونت توش دەبێت چونکە دەرگاکەت قەبات کرد هیچ شتێکی تر نایەتە ژوورەوە بەڵام تو لە خانووەکە لە هەموو لایەکەەوە هەر هجوومت بۆ دەکرێت تۆڵێ وەڵام خۆڵاڵەیە بارێ نابارێت چون لە شوێنەکە ئەوەنە کراوەتر دەبن کاریگەریان هەیە بۆیە سەرەکەی زۆر کات لە ڕووی دەنگیشەوە دەقیقەن جەنابەت وەک فەرمووت لە ڕووی دروستەکەشەوە کاریگەریەکی سپاسی ئاری هاوارەکەین تێژەری کۆمەڵایەتی ئەم بانێ لەگەڵ مابوویت بۆم بابەتە کە باس لە ژیانی ناو شقە و ماڵمان کرد دەستەکانت خۆش سپاس زۆر سپاس بۆ بەڕێستە دەینە سەر بابەتێکی دیکە کە ئەویش هەنگەوانیە بێگومان گۆڕینی کەش و هەوا هەمووەمانە وەک باسمان کرد کە وشکە ساڵی هەیە کاریگەری لەسەر ڕز و باخەکان کردو بە هەمان شێوە گۆڕانکاری لە کەش و هەوا کاریگەری لەسەر هەنگەوانانی ڕۆژهەڵاتی کوردستانیش کردو ئەوان دەڵێن ئەگەر ئاوڕیان لێ نەدرێتەوە مایە پوچ دەبن و ناچار ئەبن کە واز لە هەنگەکانیان بهێنن پارێزگاری ورمێ یاخود پارێزگای ورمێ ناوەندی بەرهەمهێنانی هەنگوینی هەموو ئێرانە بەڵام ئەم ساڵە دۆخێکی خراپدان قەیرانی ئابووری وشکە ساڵی وای کردووەکە دۆخی هەنگ و هەنگەوانەکان هیچ باش نبێت. هەنگ و هەنگەوانەکانی پارێزگای ورمێ لە دۆخێکی خراپدان. وشکە ساڵی هەناسەی هەنگەکانی تەنگ کردووە و گرانیش هەنگەوانەکانی بێ ئومێد کردووە. زاهیر و کوڕەکەی ساڵانێکە لە شاری شنۆ سەرقاڵی هەنگەوانین بەڵام پێیان وایە ئەم ساڵ قازانج سەری مایەکە دەخوات. پارەکانە ئەمن شەکرم بە 15,000 تمەنی کڕی و هەنجونەکەشم بە 50,000 تمەنی فرۆشت بە چیرۆ بە عمدا. ئەو ساڵەکانە شەکرم بە 26,000 تمەنی کڕیوە ئەمە هەنجونەکە بۆتە 6,000 تمەن. یعنی واقعا تەفاوتی قیمەتیان ئەسلەن دەوڵەت هیچ حمایەتێک ناکاتن لە تولید کنندە و لە بواری مێژداریەکەی و مێژدارەکان ئەو جوورەی کە دیومە واقعانی دەستیان پێکردو بە خڕکردنەوەی مێشەکان و بە فرۆشتنی مێشەکانیان. پارێزگای ورمێ گەورەترین ناوەندی بەرهەمهێنانی هەنگوینی هەموو ئێرانە. ساڵانە نزیکەی 23,000 تۆن هەنگوینی لێ بەرهەم دێت 428,000 سندوقی هەنگیش لە ورمێ هەن. بەڵام تێچووی بەرهەمهێنانی هەنگوین زیادی کردووە و بەهۆی دابەزینی توانایکردنی هاوڵاتیان نرخی هەنگوینەکەش زۆر نەگۆڕاوە.
ئەوەش خەریکە هەنگەوانەکان مایە پوچ دەکاتەوە. مشکلاتێک هەنا کە فشارن بۆ دێنن ئەمە مێشەکان خڕکەینەوە ڕاستی مەسەرەن یەکێک لەو مشکلاتانە ئیشکە ساڵیە کە ئەوسا زۆری فشار بۆ هێناوین و کڕینی شەکرە کە مەسئولین حمایەتمان لێ ناکەن مەسەرەن هەنجوونی دەفرۆشینەوە بە 50,000 شەکرێ دەکڕین بە 30,000 بە 40,000 ئەوانە یەکێک لە مشکلاتە گەورەکان کە ئەمە ڕاستی فشارن بۆ دێنن ئەمە مێشەکان خڕکەینەوە. زیاتر لە 6,500 کەس بەهۆی ئەو هەنگانە لە ورمێک کاری بەردەوامیان هەیە. 5,000 کەسیش کاری وەرزی دەکەن. ئێستا ئەگەر وشکە ساڵی و قەیرانی ئابووری بەردەوام بێت چکە لە خاوەن هەنگ و هەنگەکان خەڵکێکی زۆریش بێکار دەبن. هەر بۆی هەنگەوانان داوا لە حکوومەت دەکەن چارەسەرێکی ئەو دۆخەیان بۆ بکات. لە سلێمانی بەشێک لە هاوڵاتیان و فەرمانبەران و کاسبکاران بۆ هاتوچۆی ڕۆژانە سوود لە هێڵە گشتیەکانی گواستنەوە دەبینن بەڵام بە گوتەی هاوڵاتیان بەشێک لەو پاسانەی کە لە هێڵە گشتیەکان زۆر کۆنبوونە پێویستیان بە گۆڕین هەیە لە بەشێکی گەڕەکەنوێکانیش هیچ هێڵێکی گواستنەوەی گشتی نییە بۆ ئەوەی کە هاوڵاتیان بتوانن سوودی لێوەربگرن بۆیە هاوڵاتیان ناچارن سوود لە ئۆتۆمبیلەکانیان وەربگرن و بەهۆی زۆری ئۆتۆمبیلیش وا دەکات کە شەقامەکان جەنجاڵی بەخۆیەوە بگرن. وێزگەی پاسی دارەسوتاوەکە یەکێکە لە کۆنترین وێزەکانی گواستنەوەی هاوڵاتیان لە شاری سلێمانی کە زۆرێک لە پاسی هێڵی گەڕگەکانی شاری سلێمانی لە وێزگەیەدا هەیە. زۆربەی ئەو پاسانەی لە وێزگەیەدا هەیە مۆدێلەکانی بۆ ساڵی هەشتاکان دەگەڕێتەوە. لەبانی یەک سەفەرمان کردو کاک خەتمان کرێە ساحەمان کرێە کاتبمان هەر کرێە یعنی ڕۆژێ ئەم پاسەی من ئیشکات تا ئێوارە 10,000 دینارم بۆ نامێنێتەوە 10,000 دینار ماڵم ناڵ بەرم بەڕێوە ئەم پاسە کۆنە بەرم بەڕێوە ئەبێ حاڵمان چۆن بێ. زۆرێک لە هاوڵاتیان لەگەڵ ئەوەی خاوەن ئۆتۆمبیلی تایبەتی خۆیانن بەڵام بۆ کاروبار و بەڕێکردنی کاری ڕۆژانەیان پێش بە گواستنەوەی هێڵا گشتیەکان دەبەسن. بەڵام بەشێک لە گەڕەکان نوێکان هێڵی پاسیان نییە و گرفتی هاتوچۆی بۆ هاوڵاتیان دروست کردووە. ئێمە بە پاس هاتچۆکەین بە حکمی پاسەکە باشترە ڕۆژانە چەندجان سوپاس دەبینمانە بە 500 دینار لە ساری خۆت باشتر لە قەرەباڵغی ناوبازار دوورەکەویتەوە و ناکەیت بڵین قسە ئیسیحام و بۆ بەشێک لە هاوڵاتیان بەکارهێنانی ئۆتۆمبیلی تایبەت یەکێکە لە ڕێگاکان بۆ زووتر گەیشتن بە شوێنی کار و ئەو جێگایەی بۆی دەچن. دەرچوونم زۆرە ڕۆژانە ینی لە شوێنەوە بۆ شوێن زۆرە ڕۆمەگە بە تەکسی بێ مەزرەفەکەی زۆر زیاتر لەسەر خۆمەگە لەوچە ئەگەر بە پاس بڵیان بە تەکسی بەم شتانە هاتوچۆ بکەی کاتێکی زۆرتەوە خاصن یەکێ ئەگەر مۆزڵ بێدیان تەلەبە بێت چوزانم هەر ئیشێکی کێ هەبە بەجددی کاتێکی زۆری ئەوێت و کات زۆرە ڕوات کە تۆ بەوانە هاتوچۆ بکەی بەڵام ساری خۆت ئەو کاتۆ بۆ ئەگەڕێنێتەوە. بەپێی ئامارەکانی بەڕێبەرەتی گشتی گواستنەوە و گەیاندنی پارێزگای سلێمانی لە سلێمانی 650,000 ئۆتۆمبیلی تایبەت هەیە 27,000 تەکسی و 2,120 پاسی تۆمارکراویش هەیە. هەروەها 25 وێزگەی پاس هەیە کە هاوڵاتیان بۆ سنتەری شار و دەوروبەری دەگوازێتەوە. 2 تەرمیناڵیش کە هاوڵاتیان بۆ شارەکانی دیکەی هەرێمی کوردستان و بەشێک لە پارێزەکانی دیکەی عێراق دەگەیەنن. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. بەم بابەتەی دالیا کەمال لە سلێمانی و کۆتایی بە پرۆگرامی ئەم بەیانیە بەیانی 24 هێنی بەو هیوای کە پرۆگرام بە دڵی ئێوە بوو بێت ئەوە من بەجێتان هێڵم تا بە یەکگەیشتنەوەیەکی دیکە لە نێوانێمە و ئێوە بخواتان ئەسپێرم ماڵتان ئاوەڵ دڵتان ئاسوودە بێت.